سەرەڕای بەردەوامبوونی هێرشەکانی سەر حەلەب سوپای سووریا بەبێ ئەوەی باز لە دۆخی شاری حەلەب بکات دەڵێت سیستمی هێورکردنەوەی بۆ ماوەی 48 کاتژمێری دیکە لە دیمەشق و دەوروبەری درێژ کردوێتەوە. تا ئێساش جموجۆڵە دیبلۆماسیە نێودوڵەتیەکان سەبارەت بە دۆخی شارەکە بە سستی بەڕێوە دەچن و هیچ ئاسۆیەکی ئەو تۆش بۆ گەڕاندنەوەی هێمنی بۆ حەلەب بەدی ناکرێت. دوای تێپەڕبوونی 11 ڕۆژیش بەسەر شەڕوپێکدانەکان و بۆردومانکردنی شارەکەدا واشنگتن لە سەرداوای کۆمەڵگەی نێودوڵەتی هەوڵ دەدات کوشتنی هاوڵاتیانی شارەکە و وێرانکردنی ڕابگرێت. جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکاش ڕایگەیاند ئۆباڵی ئەوەی لە حەلەب ڕوودەدات لە ئەسۆی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و ڕژێمی سووریادایە و داواشی لە رووسیا و ئێران کرد فشار بخەنە سەر ڕژێمی سووریا تا هێرشەکانی بۆ سەر شارەکە ڕابگرێت. وتیشی فڕۆکەکانی سووریا و رووسیا شارەکە بۆردومان دەکەن. هاوکات ستیڤان دێمستۆرا نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان بۆ سووریا ئاماژەی بەوە کرد ئەوەی لە حەلەب ڕوودەدات هیچ پاساوێکی نییە و وەستاندنی هێرشەکانی سەر شارەکە و زیندووکردنەوەی بڕیاری ئاگربەست بۆتە کارێکی زۆر پێویست. لای خۆشەوە عادل جوبێر وەزیری دەرەوەی سعودیە کە نێردراوی وڵاتەکەیەتی بۆ دانوستانەکانی ژنێف ڕایگەیاند حکوومەتی سووریا و هاوپەیمانەکانی تاوانی جەنگیان دەرهەق بە هاوڵاتیانی شاری حەلەب ئەنجامداوە و ژمارێکی زۆر هاوڵاتی مەدەنیان کوشتووە. لەلایەکی تریشەوە قەتەر یاداشتێکی ئاڕاستەی کۆمکاری عەرەب کردووە تا چوارشەمەی داهاتوو کۆبوونەوەیکی بەپە لە سەبارەت بە ڕەوشی شاری حەلەب ئەنجام بدات. بەڵام رووسیا لەسەر زاری گینادی گاتیلۆڤ ڕەتی کردەوە داوا لە دیمەشق بکات هێرشە ئاسمانیەکانی بۆ سەر شارەکە ڕابگرێت چونکە بەوتەی ئەو دۆخی حەلەب دەچێتە چوارچێوەی بنبڕکردنی هەڕەشەکانی تیرۆرەوە. لەو چوارچێوەیەدا ئەنەس عەبدە سەرۆکی ئیتیلافی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لە حکوومەتی دیمەشق کرد ئەگەر لە بۆردومانی ئەو ناوچانە بەردەوام بێت. على مصادر النيران وأن تقوم برد الاعتداء. بۆ زیاتر ڕاکێشانی سەرنجی کۆمەڵگەی نێودوڵەتی بۆ ڕووداوەکانی حەلەب ژمارەیەک چالاکی مەدەنی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەڵمەتێکیان لە ژێرناوی حەلەب دەسووتێت دەست پێ کردووە تا جیهان لە پێشێلکاریەکان دەرهەق بە هاوڵاتیانی شارەکە ئاگادار بکەنەوە و تیایدا دیمەنی بۆردومانکردنی شارەکە و دەرهێنانەوەی تەرمەکان لە ژێردار و پەردووی خان و ڕووخاوەکاندا بخەنە ڕوو. لای خۆشیەوە ڕۆژنامەی واشنگتن پۆست بەگاڵتەجاڕیەوە باز لە هەڵوێستەکانی واشنگتن و نەتەوەیەگرتووەکان دەکات بەرامبەر بە دۆخی سووریا کە دوای هەموو ئەو بۆردومان و قوربانیانە لە شاری حەلەب کەچی هێشتا وابەستەی خەیاڵی خۆیان و دەڵێن ئاگربەز لە سووریا بەردەوامە. کاروان شێخ موحسین NRT